زۆر سپاسیانەکەین کۆمەڵێکم کوڕیمان هەبوو لە بەشە ناوخۆیەکانە ئەم هاوکاریانە زۆر پڕێکاتەوە و ئێمە بەشە ناوخۆی زانکۆی گەرمیان سپاس بخوا زۆر باشە کەم کوڕەکانمان زۆرن بەڵام ئەمانش زۆر باشترە بێت. باشە پێداویستی زیاتر چیتان نوقسان بوو ئێستا بۆتان هاتووە؟ وڵا کۆمەڵە پێداویستی هەر بۆ متەلەبێکی بەشە ناوخۆیی وەزان هەمووی هاتووە زۆر سپاسیانەکەین. باشە پەیامتان چییە تانەوێت پەیامتان لە ڕێگەی کۆباسەوە بگات؟ وڵای ئێمە وەکو خوێندکارانی کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان کۆمەڵی کێشەمان هەیە لە بەشەکەمانە لە کۆلێژەکەمانە کەمی تاقیگە و کەمی دکتۆر و دامپیانان هیوادارین ئەم کێشانە چارەسەر ببن بە زووترین کات چونکە کاریگەری زۆری بێ لەسەر داهاتوومان و وەکوتم ئێمە خوێندکارانی پزیشکین ئەبین بە دکتۆر هەر ئەبین بە دکتۆری ئێرە پزیشکی ناوچەی گەرمیان چارەسەری خەڵکی ئێراکەین بۆ یاگەر تاکو زووتر کێشەکانمان چارەسەر ببێت زووتر ئێمەژەبین بە دکتۆرێکی سەرکەوتوو. داواکاریتان چییە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە ڕۆشتە بەغداد هێزی هەبوو ئەو کات بتوانێت چارەسەری دانپێدانانی زانکۆی گەرمیان بکات؟ وڵی داواکارین کە کێشەی نێوان ئەم کێشەی ئێمە کێشەی نێوان بەغداد و هەرێمی کوردستانە ئەم کێشەیە حەل ببێت و بزانم ئەوان ژەڕۆم بۆ بەغدا ئەتوانن دەسەڵاتیان هەبێت لەم کێشەیە و کێشەی نەخۆشخانەی فێرکاری تاقیگەمان هەیە و کێشەی دامپیانان ئەم کێشانەمان حەل ببێت و کێشەی ستافی کەمی دکتۆرمان هەیە هەر شەش مەرحەلەکە دکتۆری زۆر کەممان هەیە ئەگەرم کێشانە حەل ببن زۆر ئەگۆڕێت هەم خوێندنی ڕۆژانەمان هەم داهاتوومان هەم شەهادەکەشمان.